ڕۆشنبیری و فکریمانە خاتە ئەستۆ لەلایەکی تریشەوە بەرپرسیارەتێکی حکومی خاتە سەر بەڕێزان لە کابینەکانی پێشوە کە کردوێتی بەڕاوێژکار منطق لسر فلسفة لسر أحكام الزواج دیار خوشحالم کە ئەمڕۆ پەردە لەسەر یەکێک لە کارەکانم لادرا و دیارە ئەم پەیکەری پرۆفیسۆر و زانای کورد دکتۆر مستەفا زەڵمیە و بە خۆشحاڵیەوە ئەم کارە لەلایەن برای بەڕێز مامۆستا ئیسماعیل زەڵمیەوە بیرۆکەکەی گەڵاڵەکراوە و خۆشحاڵتریشم کە فەخامەتی سەرۆک کۆمار کارەکەی بە من سپارد کە مای خۆشحاڵی بوو بۆ من کە دروستی بکەم و کارەکە لە ماوەی 4 مانگ کارکردن بە بەردەوامی ئیشم تیا کرد و ماتریاڵی کارەکە مادەی فایبەرگڵاسە بە کوالیتێکی باش و بەرزی کارەکە 2 مەتر و نیوە.